بۆ چوونی من ئەم کۆنگرەیە ڕووداوێکی نەوعی مێژووییە بە نسبەت ڕۆشنبیران و خەڵکی خاوەن قەڵەم و داهێنەر لە کوردستانە دەلالەتی زۆری هەیە لەم هەلومەرجەدا و لەم بەستێنەدا کە ڕێز بگیرێ لە ژمارەیەک کەسانی داهێنەر لە بوارە جیاجیاکانی فەرهەنگ و زانست و ئەدەبیات و هونەردا. ئەمە ئەبێ بە ڕچەشکێنیەک بۆ خەڵکانی تر، بۆ ساڵانی تر، بۆ کاتی تر، و پێم وایە زانکۆی کوردستان کارێکی داهێنەرانی کردووە کە وەرزی یەکەمی بەم شێوەیە دەست پێ کردووە. هیوادارین لە داهاتوودا بە شێوەیەکی باشتر و فراوانتر و ورتر درێژە بەم کارە بدەن. ئەمە هیواداری ئینشاڵڵا یەکەم کۆنگرە نەبێت و سەرەتای کۆنگرەی گەورەتر بێت و ڕێز لەو کەسانە بگیرێ کە شیاوی ڕێزن ئینشاءڵڵا و ناودارانی کۆنمان زیندوو بکرێنەوە، ناویان پێێن دێتە ناو مێژووە و مێژووی کورد دەوڵەمەند بکرێ بە ناودارانێکەوە لەمە پێش ناویان بۆ ناویان خوێر بۆ تۆ یان ناویان کەس بووە یان ناوی هەموو لایەک زیندوو بکرێتەوە ئینشاءڵڵا.